سەرۆک دۆنالد ترامپ بە ڕەوانیە ژە هەڵوێستی خوا دەکات لە شوونە ئاڵۆزکردنا لێکۆڵینێ لە سەرمایەتیکردنا رووسیا دە هەڵبژارتنین 2016 ئەمریکادا. پەیوەنددارا کۆشکاسپی تێبینیدان چەند ساعتان پشتی بەهێزترین داخوایانیە سەرۆکی کە وەزیرێ دادێ فەرمانی بدە لێکۆڵین بەداوی وەرە. سەرۆک ترامپ دیسان هزرا بلندکردنا ئاستێ گومرکێ ji 10 سەدێ هەتا 25 سەدێ لەسەر بازرگانیە کەلوپەلین چینێ بە 200 میلیارد دۆلاران دکا. ئەف پێشنیاز هەفدەمێ زیدەبوونە ناکۆکیانە دنێڤبەرە هەردوو وڵاتاندا. ڕێژەیە 10 سەدەیە گومرکی کاریگەریە دیکە سەر کارتێ سازکاریە ئۆتۆمبیلان. خراپترین ئاگرێ دیرۆکێدا بەربوویە داستانن کالیفۆرنیا پتر ji 1000 مالان شەوتاندنە. ئاگرێک و 35 سەدێ هاتی ڤەمراندن هەتانەها 6 کەس کوشتینە.